شانێکی سیاسی و شانێکی حکومیش بچیتن بەڵام تا ئێستا کاتەکەی دیاری نەکرایە خۆتان دەزان بەغدا ئێستا سەرقاڵی کۆمەڵە کشتە لەوانەیەکیان پرۆسی ئازادکردنی مووسڵە و لەوەش دەچی لە عینی کات و سات نەتوانن تەرکیز لەسەر چەندین مەلەف بکرێتن و بە ڕێیەمە چوونی شاند تەنها لە بۆ چوونەکەی نیە پێویستە بە وردی بچنە ناو وردەکاریەکان کە پەیوەستە بە هەرێمی کوردستان و داهاتووی هەرێمی کوردستان لەگە عێراق لەبەرەوە دەبێت کەش و هەوایەکی گونجاو هەبیتن لە بۆ ئەو گفتوگۆیانە هەر کاتێک ئەو کەش و هەوایە گونجاوە خولقا ئەو کاتەشان دەکە دەچیتن ڕێژەی بەرهەمهێنانی نەفتی هەرێمی کوردستان و سرمایه گذاری لەو کارتە چونکە سرمایه گذاری دەبی لە کەرتی تایبەت بیکاتن حکوومەت هەرێمی کوردستان لە ڕووی مادیەوە لە ڕووی تەجروبەی تەکنیکیەوە ئەو ئیمکانیاتی نیە لەبەرەوە اعتیمادی تەواوی لەسەر کۆمپانیەکانی نێودەوڵەتی کردیە بە قەبارەی جیاجیا لەسەرەتا کە کۆمپانیا زۆر بچوک بوون ڕویان لە هەرێمی کوردستان دەکرد ئێستا کۆمپانیای مامناوەندی و گەورەش ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن و لەسەر ئەو بنەمایە ئەوانە سرمایه گذاری خۆیان لە بوارە دەکەن و ڕێژەی نەفت لە داهاتوو بەرهەمهێنانی نەفت زیاتر دەبیتن ئەوەش ئۆتۆماتیکیان ئەگەر بێت و سەقامگیریەک لە فرۆشی نەفت و بازاری نەفت هەبیتن بێگومان ڕێژەی نەفت زیاد دەکەن و ئەوەش متمانەیەک بە بازاری نەفتی کوردستان دەداتن کە تەنها جاران بەو شێوەی کە نەفت دەفرۆشا و کۆمەڵە قسە و باسی لێ دەکرا ئێستا کە کۆمپانیا گەورەکان ئامادەنە کە نەفتی هەرێمی کوردستان بکڕن و ئەوەش جێی دڵخۆشیە ئەوە بابەتێکی یاساییە ناتوان قسەی لەسەر بکەم چونکە بابەتەکان بەردەوامبوونی هەیە و لە محکەمەیە بەڵام ئەو شتانی کە ئەوانش باسی لێ دەکەن مبالغاتی زۆر تێدایە پێشکەشی ئەنجومەنی وەزیران بکرێت بەلایەنکەوە بەرچاوڕوونی چێبی کە خەرجیەکانی بە شێوەک دەبێت لە 2017 و لەسەر بنەمای ئەو داهاتێک کە پێشبینی دەکرێتن لەسەر ئەو بنەمایە کارەکانی خۆی ئەنجام بدەن.